السنار هواني جين ومنمن نسر جويتك هنري مجري فرشان زيمن قرآن بيروز السنار هواني جين ومنمن صار ما وصل برزان تا جناي ما وصلت تشريعنا جناي ما وصلت تشريعنا أو كانت دزبة راجعندني أنجام مكاني أو جاني سكرياي ذكي بەڕێزان ئێستا بەڕێز کاکشڤان بەرپرسی بەشی کۆمەڵەکان و پارتە سیاسەکان لە پارێزگای هەولێر ئەنجامەکان ڕادەگەیەنێت با بفەرمی. السلام عليكم. باشەوەی کە دوێنێ دەستمان کرد بە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی بە کۆی گشتیەکەتان پێ بڵێم کۆی گشتی ئەندامان 871 ئەندام بوو کۆی ئەندامانی ئامادە 811 ئەندام بوو بەم ڕێژێش دەکاتە 193.11 پاشەوەی کە 78 ئەندام کاندید بوو 29 ئەندام دەرچوون کە ئێستا نەتائیجەکان دەخینمەوە. یەکەم دلێر ئەحمەد محەممەد 588 دەنگ. دووەم عومەر عەبدوڵڵا فەتاح 575 دەنگ. سێیەم عەبدوستار مەجید قادر 523 دەنگ. چارەم ڕێبوار حەمەد خدر 518 دەنگ. پێنجەم جەزا ئەحمەد ساڵح 503 دەنگ. شەشەم محەممەد حەکیم جەبار 482 دەنگ. هەفتەم یاسین حەسەن محەممەد 475 دەنگ. هەشتەم بەدریە ئیسماعیل مەحموود 452 دەنگ. نۆیەم فاروق عەلی ئەحمەد 440 دەنگ. دەیەم ئەحمەد حەمە ڕەشید ئەحمەد 413 دەنگ. یازدەم محەممەد حوسێن مەجید 403 دەنگ. دوازدە ڕووپاک ئەحمەد ڕەحمان 402 دەنگ. سێزدەم عنتەر عیسا عەبدوڵڵا 361 دەنگ. چاردە قومریە محەممەد نەجیب 329 دەنگ. پازدە کامران فەتاح عەبدوڕەحمان 317 دەنگ. شازدە محەممەد ساڵح قادر 308 دەنگ. حەفدە فەخرەدین قادر عارف 307 دەنگ. هەژدە ئیبراهیم محەممەد عەزیز 301 دەنگ. نۆزدە ئەنوەر فەرەد سەعدون 298 دەنگ. بیستەم هاوژین عومەر کەریم 294 دەنگ. بیستویەک عەبدوڵڵا ڕەشید مەحموود 290 دەنگ. بیستودوو بەختیار فاتح ساڵح 280 دەنگ. بیستوسێ کۆچەر محەممەد عارف 268 دەنگ. بیستوچار حەسەن عەبدوڵڵا ڕەسوول 206 دەنگ. بیستوپێنج ئیدریس سادق کانەبی
259 دەنگ. 26 سامان حەمە ساڵح فەقێ قادر 256 دەنگ. 27 فەلاح مستەفا تەمەر 244 دەنگ. 28 تۆفیق محەممەد ساڵح 239 دەنگ. 29 محەممەد جەلیل حوسێن 231 دەنگ. ئەو 29 بە ڕێزا دەرچوون بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی. یەدەگەکانیشمان یەکلای کردەوە. یەدەجی یەکەم کوردستان حەما ڕەشید ڕەحیم 230 دەنگ. یەدەجی دووەم محسین حوسێن ڕەحیم 230 دەنگ. یەدەجی سێیەم بێستون حەمە ساڵح 222 دەنگ. یەدەجی چارەم ڕێبوار حەسەن خدر 221 دەنگ. پیرۆستان بێ.